بەدوایە چوو هەر ئەوە بوو کە ئادونیای دەرباز کرد سەردار. دڵنیایی؟ بەڵی خاوەنشکۆ بە چاوانی خۆم دیمی بۆ خۆیەتی دڵنیە. ئاگات لێ بێ بڕۆ بە چاوان ڕامەوەستا. سیخۆڕێکی وریایە. جولیوس دەبێ بزانێت کە ئەم پڕکێشیەی بێوەڵام نامێنێتەوە. دایە دایە بۆچی ناڕەحەتی؟ تۆ کوڕێکی باش بە من زوو دەگەڕێمەوە. ئەو لاقی لە بەڕێی خۆی زیاتر ڕاکێشاوە. دەبێت چاک تەمەی خەم. گەلوس بڕۆین. خاتوونی من ناتەنەوەی ڕاوەستن تا جەنابی ماکسیمیلیان بگەڕێنەوە؟ نا، ئەم مەسەلەیە دەبێت من بۆ خۆم بە بابمی بڵێم. کاری جولیوس گەیشتووەتە ئەو جێگەیە کە ژۆڤارم بۆ دادەنێ. بەڕێکەوە. ئەم دروشکە لە بەرچاوم ئاشنایە کەوایە ئادونیایان بەم دروشکەیە دەرباز کرد. هیوادارم تووڕەیی خاتوو هێلێن لە لای دەقیانوس گرفتێکی بۆ ساز نەکات. و تەواوی کاهێنەکانی معبەدی دۆلفەی بە جلوبەرگی وەکوویەکەوە لە بەرامبەری معبەدی گەورەوە لە ئیمپراتوری خاوەنشکۆ پێشوازی دەکەن و گۆڵ دەخەنە بەرپای و پێشوازیەکی باشی لێ دەکەن. دروستکردنەوەی پەیکەری زانووز لە بەرابەری معبەد هەروەها. خاتوون هێلێن بابا چی بووە؟ کارێکە دۆ من هەبوو؟ دەمەوێت لەگەڵ ئێوە بە تەنێ قسە بکەم. تۆ تەنانەت سەیری ناوچاوانی باوکیشت ناکەی؟ بە بڕوای ئێوە دەبێ بە سەرهاتی دایکم لە بیر بەمەوە؟ دایکی تۆ خەیانەتی بە خوداکانی ڕۆم کرد. ئایا دەبوو لە خەیانەتی ئەو چاپۆشتیم کرد باە؟ من نامەوێت دەمەتەقێ بکەم. تەنیا ویستم ئاگادار بن کە جولیوس شۆفاری بۆ ئێمەداناوە. ئەگەر بەرگری نەکەن خۆمان چاری دەکەین. وا دیارە خاتوو هێلێن تووڕەبوون. وا دیارە کەسێ سەگێکی لەبەر دەرگایاندا بەستووەتەوە کە ئازاریان دەدا.
مەبەستی من ئازاری ئەوان نییە. هاتنی ئیمپراتور نزیکە و من دەبێ ئاگام لە هەموو جێگایك و هەموو کەسێکە بێ خاوشکۆ کە وایە دەبێ ئەرکم جێبەجێکەم. یانێ بڕوا بکەم تۆ وا دەزانی کە من نازانم تۆ هەموو کات چاوە پیسەکانت بە دوای هێلنەوە بووە یان نازانم کە ئێرەی بە مێردەکەی دەبەی؟ من شتکلێک دەزانم کە ئەگەر جەنابی دیوکلیتیانوس بیبیسن حەقم پێدەدا. بەڵێ حەق بەوە ئەدەم کە جەنابی جولیۆس ڕاوێژکاری پایە بەرزی من لە کاتێکەوە بە ناوی ڕاستپاردێک هاتوونەتە فیلادەلفیا دایمە خەریکی پیلان گێڕان دژی من و حکوومەتی منن و زۆریشیان پێخۆشە کە لە سەر تەختی مندا بنیشن و لە کۆشکی مندا فەرمان بدەن. ئیدی دەبێ حەقی چیتان پێ بدەم جەنابی جولیۆس. ئێوە بە هەڵەدا دەچن جەنابی فەرماندار. من تەنیا دەمەوێت. بەڵێ من هەڵەی زۆرم کردووە جەنابی جولیۆس سەرانسەری ژیانم پڕ بووە لە هەڵە و ڕۆژێک دەبینی کە بە هەڵا بەڵایەکەم بەسەری جەنابی جولیۆستا هێنا کەوایە چاک ئاگات لە خۆت بێ. بەڵام من بەیوەی دەسەلمێنم کە بەڵێ کە نیەتێک جگە لە خزمەت بە ئێوە ئەمپراتورم نییە. هەوڵی خۆت بدە بەڵام ئەگەر بۆ ئاژاوەندانەوەی خۆت پێداگری بکەی بێگومان هەردوو لاقت دەشکێنم. تۆ پێشنەی من چاک دەزانی جولیۆس هەم لە لای تراژان و هەم لە لای ئادەریانۆس. ئەگەر سەلماندەم چی؟ ئەگەر ئەو شتانەی کە دایانڵێی بیان سەلمێنی خۆم بەم دەستانەی خۆم سەری هێلن و مەکسیمیلیانۆس لە لەش جیا دەکەمەوە. شيرەکەیان هاوێت شيرەکەیان هاوێت شێرگەلێکی گەورەیە ماشاکە هێناویانە خەڵک ئێرە مەعبەدی دەروازەی شارە. هەر کەس کە هاتە نێو شار دەبێت لە بەرابەری پەیکەری خودای ئەم مەعبەدەدا بۆ پارێزەری دەروازەکان سوژدە بەرێت. جوولەکەکان چی؟ خۆوان خوداکان ناپەرستن. نا کارتان بە جوولەکەکان نەبێت. ئێوە هاتوچۆی ناو شار چاک بخەنەژێر چاوەدێری. ئەگەر کەسێک لە بەرابەر پەیکەردا سوژدەی نەکرد بزان خوداپەرستە و دەست بەجێ قۆڵبەستی کەن. جەنایەتی دیوکلێتیانوس کەم بوو کە لەم چەند ڕۆژەی بەر لە پێشوازیدا دوو بەرامبەر بۆتەوە. دەبێ کارێ بکەین. دەبێ داوا لە خوددا بکەین کە سەبر و تااقەتمان بداتێ تا کارێکی هەڵە نەکەین. هاوایینەکانمان تیکە تیکە دەکەن. ئەوان دەستە دەستت دەکوژن و لە ناویان دەبن. ئەوسا تۆ باس لە سەبر و تااقەت دەکەی؟ مەبەستی ئەو ئەمەیە کە بەر لە هەر کارێ دەبێ باش بیر بکەینەوە. زۆر باشە بیر بکەینەوە. بەڵام بیرکردنەوەیە کە کردەوەی بەداوە بێت. بۆ وێنە بیر لەوە بکەینەوە کە چۆن شار لە بەرامبەری ئیمپراتوردا ناهێمن پێشان بدەین. یا چۆن لە قۆڵبەستکرانی مەسیحیەکان بەدەستی جولیۆس و یارانی بەرگری بکەین.
یا ئەوەی کە تۆڵەی خوێنی هاو ئاینەکانمان چۆن بستێنینەوە. ئەمانە هەموویان ئاواتی دڵی ئەمەن، بەڵام ئەتوانین ئەوانە هەموویان جێبەجێ بکەین. من وا دەزانم کە ئەگەر باش بجوڵینەوە زۆربەی ئەم ئاواتانەمان جێبەجێ دەکەین. بۆ وێنە بە شکاندنی بوتەکان و ئاورتێبەردانی بوتخانەکان دەتوانین هێمنایەتی شار تێک بدەین. بە بەکوشتنی دیوکلێتیانوس و ئیمپراتوریش دەتوانین لە قۆڵبەستکرانی هاو ئاینەکانمان بەرگری بکەین و تۆڵەی خینیەوانیش بستێنین. شڵەژاندنی شار دەکرێت، بەڵام کوشتنی ئەو دوانە وەندە سەهل و سانە نییە. بە بڕوای من ئەوەی سەخت نییە. ئێمە بە ناوی ڕاوێژکارانی دەربار زۆر ئاسان هەم دەتوانین لە دەقیانوس نزیک بینەوە و هەم بە ئیمپراتور. دەبینن کە دەکرێت لە دەرفێکی باش چاوم بەستی خوان بگەین. بەڵێ ئەمە دەکرێت بە مەرجی ئەوەی کە گیانی خۆتان بەختکەن. جان بەختکردن یەکجار ڕستەمە؟ نا، بەڵام دەبێ ببینین کە بە گیان بەختکردن بە ئاکامێکی باش دەگەین. من دڵنیام کە دەگەین. بڕیاردان لەم بارەوە نیازی بە لێکدانەوە و بیرکردنەوەی زیاتر هەیە. بەڵام جارێ شکاندنی بتەکان و بتخانەکان دەتوانین دەست پێ بکەین. منیش قبولمە. ئەو دوانەتان هەموو کات لە کارەکاندا خۆتان دەبوێرن و منی چارەیەکم نییە جگە لە هاوڕێیکردن. ئەوەندە بە پەلەمە بە مارتینوس. لە پێشدا دەبێت لە کارەکان جلیس بەرگری بکەین بۆ پاشانیش بیرە دەکەینەوە. بڕۆین. بیستومە ژمارەیەک دی لاوەیەکانی دەوروبەرەوە دێنن بۆ شار. خراپ نییە سەرێکیان لێ بدەین. برەلا برە بزنم برۆ ڕێکەوەندەی بڕێ برۆ بڕێ ڕزگاریمان هات ڕزگاریمان هات لە مەڵبەندی گەورە و بەدەسەڵاتی ئیمپراتوری ڕۆم و لە ناوچەی ژێردەسەڵاتی من و لە ڕۆژی ڕووناکدا چەند خوێڕی پەلامار دەبنە سەر سەربازەکانی من و چەند تاوانبار ڕزگار دەکەن و کەسێک نییە کە لەم شارەدا پێش بەوان بگرێ. ئەی ئێوە چه غەڵەتێک دەکەن لەم شارەدا؟ ئیمپراتور وا بەڕێگەوە و کاروباری شار لە هەموو کات ئاڵوسرا. ئیمپراتور وا نازانن کە ئەم کاروبارە شڵەژاوە بەهۆی هیچ لێ نەهاتووی ڕاوێژکارانی خوێڕی منەوەیە. ئەوان وا دەزانن کە دیۆکلێتیانوس فەرماندەری لەشکری پەنجەمی ئیمپراتوری گەورەی ڕۆم وەها بێدەسەڵات بووەکە تاقمێ ڕێوی و چەقڵی بێناوڕەک و خائین شەو بگیرمان دەکەن و سەربازانی ئێمە دەکوژن و دیلەکانی ئێمە ڕزگار دەکەن. شتێک نەقۆماوە خاوەن شتێک نەقۆماوە جولیۆس؟ چەند کەسی ڕێگر هێرشیان کردوێتە سەر سەربازانی ئێمە کە بەم زووانە قۆڵبەستیان دەکەین. جولیۆس
لەگەڵ مەسیحیەکاندا تونند و تیژتر بجۆڵێنەوە وا دیارە ئەوان تەواویان بۆ نییە. تەواو دەبن خاوەنشکۆ، بەڵام هەروواکە لە پێشتاوتم دەبێ هەواڵجار بۆ ناو کۆش بیرە بکەینەوە. بەداخەوە هەواڵەکانی ناو کۆشک دەچێتە دەری. گرفت لێرەدایە خاوەنشکۆ. بە بڕوای من وریاییدانی جنابی جولیوس قسەیەکی بەجێ خاوەنشکۆ. خاوەنشکۆ، دژمنان هەر کات کە نەتوانن بەسەر هێزی نظامی حکوومەتێکدا زاڵ بن، خۆیان ئەگەێنە ناو کۆشک و تالار و لە ناوۆ لەرزۆکی دەکەن. لە سەروبەندی هاتنی ئیمپراتوردا کردەوەی بیاکامی چەند خائن نابێت جەنابی دیۆکلێتیانوس بەم چەشنە تووڕە بکە. ئێوە هەمووتان باسی دوژمنانی ناو کۆشک دەکەن و هیچ بەڵگەیەکتان بۆ سەلماندنی نییە. ئەگەر ڕاست دەکەن وەرن بیسەلمێنن تا من بە خیانەتکاران تامی وەها مردنێک بچێژێنم کە لە مێژوودا بمێنێتەوە. خاتوو هێلێن. هێلێنی بەڕێز، ئەمڕۆ کام یەک لە خودایان سەرنجی ئەم کۆشکەی داوەکە ئێرەت بە هاتنی خۆت ڕازاندووەتەوە. دەی لێرەدا چی دەکەی؟ سپاس دەکەم ئاتەنا، ئێوە هەموو کات محەبەتتان بم بووە. خۆت دەزانی کە ئەم ڕۆژانە هەموو خەریکن، ئێمەش خەریکین خۆمان بۆ هاتنی ئەمپراتور ئامادە دەکەین. دیۆکلێتیان دەڵێ کە خێزانی ئەمپراتور ژنێکی بەدەسەڵاتە و قسەی لە لای ئەمپراتور بەرەوی زۆری هەیە. دەبێ بە چاکی خۆمان لە ئەو نزیک بکەینەوە. دڵنیام کە تۆ دەتوانی. من ئاکاری خێزانی ئەمپراتور دەناسم. ئەو ژنێکی دەسەڵات خواز و بەفیزە. چەندە قینمە لەم چەشنە ژنانە. کەس ناتوانێت لێیان نزیک بێتەوە. دەتوانی لەبەر نزیک بیتەوە، بەڵام لەوانە ناتوانی. بەداخەوە کە ژنی ئەمپراتورە. بەڵام تۆ دەسەڵاتی باشت بەسەر بابمدا هەیە. هۆش و زیرەکی تۆ شوێنی لەسەر بابم داناوە. زۆر جار دیومە کە لەبەر تۆ کارێکی کردووە یا لە کارێ خۆی بواردووە. بێگومان دەتوانی لە خێزانی ئیمپراتوریش خۆت نزیک بکەیتەوە. ناواش نییە هێلێن، ڕەنگە تا ڕادەیەک وا بێت. بەڵام لەم ڕۆژانەدا گومانم هەیە کە بابز و سیش بناسێ. هەر بەو ڕادەکە تۆ ئەو دەبینی منیش دەیبینم. تەواوی بیرروهۆشی بووەتە ئەمپراتور. دیاری بۆ ئەمپراتور، پێشواز لە ئەمپراتور، داهاتوو بۆ ئەمپراتور، ڕابردوو لەگەڵ ئەمپراتور. هەر دەترسێ کە کاتە ئەمپراتور لێرەدا بێت شتێک ڕوو بدات. ئەس خەزان منیش هەر بەم بۆنەوە هاتوومەتە ئێرە. پەرەپێدانی ناڕەزامەندی خەڵک ڕەنگە ئەوان ناچار بە کاردانەوە بکات. وتم تۆ هەروە نایەتە لای ئێمە.
ئاتێنا مەسەلەکە یەکجار گرنگە من با دەزانم کە بابم ڕاوێژکارانێکی باشی نییە ئەم هەموو کوچت و بڕ و بەندیخانەیە دەتوانێت حکوومەتی ئەو لەرزۆک بکات تا کەی دەتوانێت مەسیحیەکان بکوژێ ئەم مەسیحیانە خۆ تەواو نابن تۆ دەبێت لەگەڵی قسە بکەی بۆچی خۆت لەگەڵی قسە ناکەی دەزانی کە نێوانی ئێمە زۆر خۆش نییە بەڵام بەو چەشنە کە تۆ دەناسم تۆ بێگومان دەتوانی ئەو ڕازی بکەی ئەم کارانە بە قازانجی ئەو نییە گومانم هەیە لەم هەلومەرجەدا ئەو گوێ بە قسەی هیچ کەس نادات من نیگەرانی ئەوەم کە لە کاتی هاتنی ئیمپراتور بۆ فیلادلفیا ڕووداوێکی نالەبار بقەومێ یا بڕێ کەس سەربزێوی بکەن ئەگەر وابێ ئێمە زەرەر دەکەین و ئەمە بە قازانجی بابم نییە زۆر چاکە باشە هەر لەوێ داینێن بزانن چ دەکەن زۆر چاکە هەر لەوێ داینێن باشە یا ئیسای مقدس ئەمانیان لە چۆ قۆڵبەست کردووە ئەی قاتڵانی ئەولیا و پێغەمبەرانی خوددا ئارام بە ئارام بە دەبێت سەبرکەین چارەیەکی دیکەمان نییە غێرە سەبرکردن چارەیەکمان نییە ئێستا دەڵێم چارەیەکمان هەیە نییە پەلەی مەکە باشترەوەی دەست ساگری مەگەر نابینی ئەم زمان لووسانە چنۆن لە مردن و کۆی لە ئیبرایان و هاوینەکانمان خۆشی دەکەن ناچاری وا دەزانی فقط خۆت دەیبینی ئارام بە دەبێت چارەیەک بدۆزینەوە لەگەڵ من وەرن ئەمانە هەموو فەرمانی جولیوسە نە دیۆکلیتیانوس چ تەوفیرێکی هەیە من ئەمڕۆیە دەکوژرێم یا پێش بە کوژرانی بێڕەحمانی کۆمەڵی مەسیحی دەگەم باشە قبول منیش ئەمەم قبوڵە قبول ئەگەر بەبایی کوژرانی جۆلیوس و دیۆکلێتیانوسیشتەوە بێت پێش بەم ژەنایەتە دەگرین بەڵام دۆستان جارە باشترە باسی مەسیحیەکان نەکەین ئێمە کرێکەرمان دەوێ بەڕێوەبردنی فەرمانەکانی جەنابی دیۆکلێتیانوسیش بەبێ کرێکار ناکرێ دروستە زۆربەی کرێکارەکانیش مەسیحین بیرێکی باشە ئەرێ با بڕێن دەی ئاوا خاوەنشکۆیان ڕاوێژکاران
ئەگەر بۆ ڕەخنەگرتن لە پەکەوتنی کارەکان هاتوون بەر لەمە لە ئاغایانم بیستووە. دروستە خاوەنشکۆ، ئێمەش هەر بم بۆنەوە هاتوینەتە خزمەتتان. دەی ببڕایەوە چی بووەتە هۆی پەکەوتنی کارەکان؟ جەنابی دیۆکلێتیانوس بۆ سازکردنی ئامفیتاج ژمارەیەک مەسیحیان دەوێ یا تەواوی کرێکەرانی شار؟ جەنابی ماکسیمێلیانۆس، جا فەرقی چییە؟ خاوەنشکۆ، دەبێ عرستام کەم کە زیاترین کار و تەعمیرە و کرێکارانە دیکەن کە بە تاوان و جورمی مەسیح بوون قۆڵ بەست دەکرێن. دانانی پێکەری ئیمپراتوریش ناوڕاستی مەیداندا نیوەکارە ماوەتەوە، چونکە جەنابی جولیوس تەواوی کرێکارانی قۆڵبەست کردووە. ببورن ئاغایان، هۆی ئەم هەموو نیگەرانی و دڵە خوڕپەی ئێوە هەر ئەمەیە یا مەسەلەیەکی دیکە لە گۆڕێدایە؟ ئێوە هەموو کات پاتان لەبەڕی خۆتان زیاتر ڕادەکێشن، ئاگاتان لە زمانتان ببێ. من لە تامی تاڵی تاوانبەرکردن تێدەگەم، بەڵام هەروە چاوپۆشی ناکەمەوە. چاو لە ڕاوێژکارانی من دەکەن؟ لە باتی ئامادەکردنی شار شیر لە یەکتر دەکێشن. بە بڕوایی خاوەنشکۆ، مەگەر پاک و خاوێنکردنەوەی شار بەبێ ئەوەی کە کرێکارێکی زۆر هەبێ دەکرێت. جولیۆس، جارێ کارت بەسەر ئەو کرێکارانەی کە خەریکی خاوێنکردنەوەی شارن نەبێ هەتاک و دوایی. بەڵام خاوەنشکۆ، ئێوە هۆی قۆڵبەستکردنیەوان باش دەزانم. من بە دوای قۆڵبەستکردنی ئادونیام. تۆ دەتەوێت لەبەر کەسێک شارێک قەڵاچۆ بکەی؟ من چۆن دەتوانم بیسەلمێنم کە بەسیەتی جولیۆس، تا چەند ڕۆژی دیکە ئیمپراتور لە ڕێگاوە دێن ئەو کاتێوە خەریکی شەڕ لەگەڵ یەکترن. بڕۆنە سەر کارەکانتان، بڕۆن بڕۆن. ماکسیمیلیان، ماکسیمیلیان، بیر و باوەڕی تۆ بۆ هەمیشە نهێنی نامێنێتەوە. ڕۆژێک دەیسەلمێنم کە ئەشرافزادەی گەورەی ڕووم ئیدی ژوپیتر ناپەرستێت. ئەو ڕۆژە ئێسکەکانی ڕۆمولۆس لەم هەواڵە لە نێو قەبر دەلەرزێت. دەڵێن ڕۆمولۆس بە شیری گورگ گەورە بووە، بەڵام وا دەزانم کە تۆ بە ژەهری ئەفعی پەروەردە کراوی. وە جەنابی ماکسیمیلیان، ڕۆژێ ژاری ئەم حەفیە دەچێژن. منیش چاوەڕوانی وەها ڕۆژێکم. ئێمە بۆ یارمەتی جەنابی جولیوس دەتوانین کارێ بکەین؟
ئاهای ئاگاتان لێبێ وریابن پەیکاری ئیمپراتۆر نەشکێنن تۆ پێت وایە کە دیۆکلیتیانوس قسەکانی جۆلیوس سەبارەت بە هێلێن و ماکسیمیلیانی بڕوا پێ نەکردو؟ جولیوس چون چاوی بە دوای خاتونە هێلێنەوەیە بایەخی خۆی لە لای دیۆکلێتیانوس لەدەستاوە. ئەگینا بەو شتانەی کە ئەو دەیزانێ دەبووایە تا ئێستا ماکسیمیلیان و هێلێنی لەناو بربایە. جگە لەوەش دیۆکلێتیانوس لە فرەوانخوازی و ویستی جولیوس بۆ بەدەستهێنانی دەسەڵاتی زیاتر ئاگایە و هەرەوەش بۆتە هۆی ئەوەی کە بایەخێک بە قسەکانی جولیوس نەدات. جۆلیوس بۆ پتەوکردنەوەی پلە و پایەی خۆی لە لای دیۆکلێتیانوس دەیهەوێت کە یونان داگیر بکات و بێگومان بۆ گەیشتن بۆ ئەم مەسەلەیە دەست لە تەقەلا و هەوڵ هەڵ ناگرێت. بەڵام ئەگەر دیۆکلێتیانوس بزانێت کە کچەکەی و زاواکەی خوداکانی ڕۆم پەرستش ناکەن و خودای تاقانە دەپەرستن تاوێکیش بۆ لە ناوبردنیان درەنگ ناکە. دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێت. فەرامۆشی مەکەکە هەر شتێک کە بۆ ئەوان ڕووبدات بۆ ئێمەش ڕوئەدات. من خۆم هەر ساتێک چاوەڕای ڕووداوێکم. بە هەر حاڵ تەنیا دەبێت چاوەڕان بێت. Gel hemen, gel hemen. خەوەڕێ بزانە. ڕاوەستن. ئەوە مەسیحیە، وەرن بیگرن، وەرن دێ قۆڵەسیکەن. بەرمدان ئەوە درۆ دەکا بەرمدان درۆ دەکا ئەوە درۆ دەکا بەرمدان س دەکەنەوە سەبرکەن. ئەو کرێکارەی بۆ چۆ دەبن بەریدەن. ئەی بەساقت بم ئەوە مەسیحیە بە قوربانت بماوەخێ. چۆنتان زانی؟ خاوەن شکۆ یوشە لە ڕاستپەردەکانی جەنابی جولیوسە ئەو مەسیحەکان باش دەناسێ. لێرەدا جارێ نیازمان بەو هەیە. ئەو کرێکارێکی لە هاتووە ڕزگاری کەن تا 2000. مەمنون. ئالی جەناب لەسەر ئیزنتان داڕین بڕۆین. بڕۆندەی ڕێکەون بێ. ڕۆن وە پێشکەوان وەزگارمان توانی بە کارێکمان بۆ کردایەت. تاکەی دەبێ ئەم کاروبارە قبول بکەین. تاکەی بەشەر بەرزترین بوونەوەری خلقەت دەبێ وەکو جانەوەرانی وەحشی بۆ پاراستنی جانی خۆی هەموو کات خەریکی شەڕ و کێشە بێت. فێری شەڕکردن ببێ چونکو لە حکوومەتی ملهوڕاندا
بەهێزتر چەند ڕۆژێ زیاتر دەژیت. بڕێر وایە ئێمە خۆمان بۆ نمایش لە بەرابەری ئیمپراتوردا ئامادە بکەین، نە لە یەکتر بدەن، نە یەکتر بریندار بکەن، ئارامتر شەڕ بکەن. برە پێشە دای دای ئەوانە بۆ کوێ دەبن؟ کوڕەکانیان بۆ شەڕی گلادیاتۆرەکان و پچووکانیشان بۆ قەفەسی شەرەکان نمایشێکی جوان دەبێ. هەڵبەت دەزانن کە ئیمپراتور تەفریحی دەوێ خاتوونی من. لعنەت لەم ئیمپراتورە. یانی ئێمە دەبێ دانیشین و شایەتی کوشتاری تێکڕایی هاوئاینەکانمان بین؟ ئەویش تا ئەم ڕادەیە بەربڵاو زۆر؟ ئەمڕۆ بۆ ئەم کارە چوبینی لای دیۆکلێتیانوس. لە کامدا بڕیارمان کرد کە کاریان بەسەر و مەسیحیانەوە کە خەریکی تامیری شەقامەکان و مابەدەکانن نەبێ. هەرەما؟ ئەی باقی مەسیحیەکان چی؟ نابێ ئاگامان لەوان بێت؟ ئێمە وەڕۆ لە خزمەتی دیۆکلێتیانوس داوین و لەگەڵ جۆلیوشیش لەسەر ئەم بابەتە قسەمان کرد. بابت لە هەر تکمان دڕدونگە. بەڵێ تەنیا دمەقڕەیەکی تر دیۆکلێتیانوس سەبارەت بە خوداپەرستی و پەیوەندی ئێمە لەگەڵ مەسیحیەکان دڵنیا دەکات. ئەمە هەرە شتەیەکە جولیوس بە دوای ئەودە. ئەگەر ئیزن بدەن من دەچمە لای دیۆکلێتیانوس. لە ئاکامدا ئەگەریش بکوژرێم باشتر لەم بارودۆخەیە. دەبێ بزانین بە مردن گرفتێک چارەسەر دەبێ یانە. ئەوە ئاخرین کات و دەرفەتە کە دەتوانین کەڵکی لێ وەرگرین. دەناوێمە زیانمان کردو. ببورن خاوەنشکۆ. وا نەزانن کە بەم هەموو مەسیحیەوە بتوانین حکوومەتی دیۆکلێتیانوس سەرەو نەخۆم بکەین؟ گرفتی سەرەکی دیۆکلێتیانوس نییە، باڵکە ئیمپراتورە. دەی ئیمپراتور ئێوە خۆ دەتوانن؟ بۆچی ئیمپراتور؟ بۆچی ئیمپراتور ناکوژین؟ گیرەم کە و ئەومان کوشت. ڕۆم خۆیش دەرەجەی خۆیەتی. حکوومەتی ڕۆمی ژەگەر بگۆڕدرێ فایدەی نییە. تا کاتێکە لە زەینی ئەم خەڵکەدا ئیمپراتور خوددایە و خوداکان پارێزەری دەسەڵاتی ئیمپراتورن، هەزار ئیمپراتوری ژەگەر لە ناو بچن، ئەم خەڵکە ئیمپراتورێکی دیکاڵ دەبژێرن. تازە چۆن بزانین کە مردنی ئیمپراتور نابێتە هۆی مردنی ژمارەیەکی زۆر لە هاو ئاینەکانی خۆمان؟ نانە ڕووخانی ڕۆم ئیدی کاری ئێمە نییە. دەی ئێمە چی بکەین؟ مەگەر چاریام کارە بێدەنگی و ڕاوەستانە؟ نا، بێدەنگی و ڕاوەستان چارەی کار نییە. من بە دوای ڕێگا چارەیەکدام کە لە پێشدا بتوانێ بیر و باوەڕی ئەم خەڵکە دروست بکات. ئەوسا ئیمپراتور بۆ خۆی لەناو دەچێ. ئەمەش کە کارێکی نەکراوە. نا، بێگومان ڕێگایەک هەیە. بەڵام ئەو ڕێگایە چییە؟ دەبێت لە خودای گەورە یارمەتی وەرگرین. دەبێت تا دۆزینەوەی ڕێگاچارەیەکی باش سەبرکەین و خۆمان بپارێزین.
شەو باش خاتون. شەو باش. شەو خۆش خاتون هێلێن. شەو باش. لە ئێوەم دەوێت لەم ماوەدا باش بیر بکەنەوە. ڕەنگە ڕێگا چارەیەکی باش بدۆزینەوە. مەسیحیەکان یەکجار تووشی گیر و گرفت هاتوون. باش. سبەینە ئێوە دەبینم. تا سبەینێ. دەبێ ئەم خەڵکە وریاکەینەوە. ئەوان دەبێ بزانن خوداکانی بەردی و بێگیان شیاوی پەرستن نین. دەبێ بزانن کە خودای ئەوان زیندوو توانایە. ئەوان دەبێ بزانن کە ئیمپراتۆریش مرۆڤێکە وەکو ئەوان. ئەمە هی نەزانینی خەڵکە کە ئیمپراتۆری خۆیان لە زەویدا بە خوددا دەزانن. خەڵک ئەگەر لە بێدەسەڵاتی ئیمپراتۆر ئاگادار بن، بێگومان بە دوای خودای تاقانەدا دەگەڕێن و ئەو دەناسن. خودایە، چۆن ئەم خەڵکە ئاگاکەمەوە؟ چۆن؟ دوێشەو خاوەن شکۆ خەویان لە خۆیان حرام کرد. کەی کاتی خەوتنە، خۆزگە دەمتوانی بخەوم. گەلووس؟ بەڵێ. ئەسپەکەم بۆ زین کە دەمەوێ بڕۆمە شکەوت. جلو بەرگوشم شێریش؟ ئەرێ. بەسەر چاو خاوەن شکۆ. تۆزێکیش پێخۆر. بەڵێ. دیسانیش بۆ عیبادەت دەچیە و جێگەیە؟ ئێمە نابێ بزانین عیبادەتگای ئێوە لەکوێیە؟ کەوفێری چییە؟ هەر لەم نزیکانەیە. بەر لە هاتنی ئیمپراتۆر دەبێت لە دەرگانەی خوددا ڕێگا چارەیەک داوا بکەم. ئەگەر دیۆکلێتیانوس ئێوەی بان کرد چی بڵێم؟ دوی بڵێ بۆ سەردانی ڕایەتەکان چووەتە دەوروبەری شار. خاوەن شکۆ فەرموون. سپاس. کوڕەکەم، لە نەبوونی مندا ئەگەر لە دایکت بێ
باشە خداحافظ 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 خوا لەگەڵ بێ ئاگاتان لە خۆتان بێت خاوەن شکۆ لەم هەلوو مەرجە پڕمەترسیەدا پێویست بوو بڕوات نازانم